لە پاشەوەی نەخۆشە بەڕێزە سەردانی کردین ئەو بوو بۆ ماوەی هەفتەیەک بوو باری تەندروستی تێکچوو بوو و چەند پزیشێکی بینی بوو دیار بوو حاڵەتی نەخۆشیەکەیان بە نەخۆشی کۆرۆنا تەشخیص کرد بوو لەبەربوونی تایشی بەرز و گیانێشەیەکی زۆر و سگێشەیەکی زۆر لەگەڵیان لە پاش هەفتەیەک کە عیلاجی وەرگرتە بوو هیچ جوابدانەوەیکی بۆ عیلاج نەبوو هێنایانە لای ئێمە ئەو بوو دوای پشکنین بۆمان دەرکەوت ئەم نەخۆشە بەڕێزە کە خۆی یەک گورچیلیان ئیشەکە. پاش ئەوەی لەلایەن بەڕێز دکتۆر کاروخ ئاگادار کرامەوە لە بوونی حاڵەتی گەنجێک کە هەوکردنی توندی پەنکریاسی هەبوو، ئەنزیمەکانی پەنکریاس و جگەری زۆر بەرز بوو و لە هەمان کاتا تیشکی سۆنەر پیشانیدا بوو کە گورچیلەی چەپی بچووکە و پوکاوەیە و ئەگەری زۆرە کار نەکا و گورچیلەی ڕاستی ئاوساوە بەهۆی بوونی بەردێک لە بۆری حالبیت و کاری گورچیلەی زۆر بەرز بوو بە جۆرێک کریاتینینی گەیشت بووە 23 و یوریای سەر و 300 بوو کە ئەم حاڵەتانەوە پێویست ئەکا دەست بەجێ کاری بۆ ئەنجام درێت کە خۆی ئەبینێتەوە یا لە دانانی سۆندە بۆ گورچیلەی یاخود کاری غەسلی گورچیلە، شوشتنی گورچیلە. بەردێک لەم گورچیلەوە هاتوۆتە خوارەوە گورچیلەکەی گرتووە و بووەتە هۆی وەستانی گورچیلەی کە ڕێژەی کریاتین طبیعی ئەبێ 1.2 بێەوەی ئەم گەیشت بووە 22 بەواتایەوەی لە ڕێژەی لە 2.5 گورچیلەی ئیشی ئەکرد. لە پاش ئەوە بەپێی تایبەتبەندی سکێشەکەی ئەوە بوو گومانی غەیری ئەم بەردە گومانی شتی تریشمان لێ کرد لە دوای پشکنینم بۆ کرد بۆم دەرکەوت کە بەهۆی وەستانی گورچیلێکەوە پەنکریاسی تووشی ئیلتیاباتێکی زۆر بووە و تووشی هەوکردنی پەنکریاس بووە کەمە خۆی لە خۆیان حاڵەتێکی زۆر دەگمەنە چەند حاڵەتێک لە عالەمات تۆمار کراوە لە پاشەوەی کە برای بەڕێزم دکتۆر ڕەوامان لێ ئاگادار کردەوە بۆی بەردانی ئەو بەردەی کە لێیا بووە و الحەمدوللا لە پاش ماوەی بە نزیکی هەفتەیەک لە چارەسەر هێشتمانەوە لە خەستەخانە نەخۆشەکە باری تەندروستی گەڕایەوە طبیعی. ئێمە پاش ڕاوێژ لەگەڵ نەخۆشەکە و لەبەر گرنگی و لەبەر گرنگی بابەتەکەی هەستین ڕاستەوخۆ کاری نازوری گورچیلە و حالبی گورچیلەمان بۆ ئەنجامدا و بەردەکەمان بۆ لابرد و قەستەڕەمان بۆ دانا. سوپاس بەخوا ڕاستەخۆ دوای نەشتەرگەری کاری گورچیلەی بە تێپەڕبوونی کات زۆر باش بوو و هەوکردنی پەنکریاسیشی بەرەو باشتر چوو. لەبەر گرنگی بابەتەکەی هەستین بە گەڕان و توێژینەوە بە دوایە بۆمان دەرکەوت کە ئەم حاڵەتە زۆر دەگمەنە جیرانی بۆری گورچیلە ببێتە هۆی هەوکردنی پەنکریاس. هەر بۆیە هەستین لەبەر گرنگی بابەتەکە بە تۆمارکردن و بڵاوکردنەوەی لە دووتۆی توێژینەوەیەک لە پەبلیشەری بەناوبانگ لە ئێلزڤیر لە یەکێک لە جۆرناڵەکان بڵاومان کردەوە. سمارت وەرچەرخانە.